هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم و سێبەرەکانیان لە ڕێگای سەدام پەیج و ئەکاونتی ساختە و تەزویرەوە کە بە بودجەی گشتی و پارەی خەڵکی هەوڵاتیانی مافخوراوی هەرێم بەڕێوە دەبرێن و لە ڕێیانەوە سەرباری چاوەشەکردنی ڕایگشتی و نەهێشتنی متمانە بۆ قوڵکردنەوەی ململانە سیاسەکان و دەرس خستنە نێو ئاسایشی کۆمەڵایەتی و شکاندن و سوکایەتی و تەشهیر بەکاردەهێنرێن. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت پارتی و یەکێتی دەیانەوێت شکستی خۆیان لە ڕێگای سۆسیال میدیاوە پەردەپۆش بکەن و تۆڕە کۆمەڵاتیەکان بکەنە مینبەرێک بۆ هەستانەوەی خۆیان و چاواشەکردنی خەڵکانی تر. پارتی و یەکێتی هەموو شتێکیان لێوەشێتەوە و دڵنیا بە ئەوەی ناڵن 27 دەفتەر لەوانەیە بەرامبەرەکە ئیمامی عەلی جارێکێکە چێت لە ئیمامی عەلیش کاتەکە ئەڵێ کابرایەک چاوی دەرکردو مەڵێ بابزانین ئەو لاردوو چاوی دەرناتوە من دڵنیام ئەوەی ئەملا لەوانەیە 54 دەفتەری یابێ دوو بەرابەری ئەویشی یابێ یەکێک بتوانێت 27 دەفتەر بدا بەرامبەرەکەی لەوانەیە 54 دەفتەریشی یابێ و من دڵنیام من مەسئولە ناسم لەم دەڤەری هەولێرە پێیجی علوج و بێدایک و واژی کردیەوە بە 90 وەرەقە باشە هەیە کردوێتی بە 180 وەرەقە ئەمە تەنها بۆی کە ئەمە دایەنا و بۆی کە بڵێن ئێمە پشتیوانی برا گەورە و یاشێخی گەورە و پشتیوانی فڵان مەسئولەکەین و ئەسڵ و ئەساسیشی نییە شێ دوجار ئەمان لە حکومڕانی فەشەلهێناوە تۆ چیان بۆکەیت سۆشال میدیا ناتوانێت موچە بۆ من و تۆ دابینکە ئەمە قیادەی سیاسی کوردە 29 ساڵە سامانی ئەم وڵاتە دەدزن ئێستا دەیانوێت بە فەیسبوک من و تۆ مەشغوڵکەن. چاڵەکانی مەدەنی نیگەرانن لەم دۆخی ئێستای تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێیان وایە جگە لە دزینی پارەی میلەت بۆ ئەم پەیجانە کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیانیش دروست کردووە و وای کردووە بەردەوام هەواڵی ناڕاست و درۆ بە خوێنەران و بینەرانی تۆڕەکان بگات. هەر پەیجە و بە ئەجێندای حزبی خۆی یا بە ئەنجێندای ئەو تاکە کەسە لەناو ئەو حزبایە شیکاری بۆ ئەکاو بڵای بکاتەوە کەم بەجددی بڵێن زیانێکی زۆر گەورەی هەیە لەسەر خەڵک کاتێک ئێوە زانیارێکی ڕاستی دەرەکەوێت بەڵام زانیارە ڕاستەکەش هاڵە ڕاستەکەش نەبێ بە شێکیکان لەو پەیجانە لە کاتی ئەوەی کە بڵێن لە ناو ڕاگەاندنەکانە لە کاتی هەڵبژاردنە بێ یا لە دۆخێکی سیاسی دیاریکراوە بێ کاتی حزبەکان لە ڕاگەاندنەکانی خۆیانەوە هێرشی زۆرە خەنە سەر یەکتری ئەم هێرشانە ئەم تونوتیژە میدیایەتە ناو پەیجەکانیشە لە ناو پەیجەکانیش ڕەنگە هاتەوە کەواتە ئەمە لە ڕۆیەکی کەشەوە بۆ هۆی دابشکردنی کۆمەڵایەتی بۆ هۆی تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی کە ئەم پەیجانە بەو شێوازە بەکارهێنرێن بۆیە ئەو پەیجانە کاریگەری زۆر نەگەتیڤیان لەسەر کۆمەڵگا هەیە. هەردوو حیزبی دەسەڵاتدار ماوەی زیاتر لە 29 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن ساڵ بە ساڵی ژیان و گوزەرانی خەڵکی بەرەو خراپتر دەبن لە ئێستاشدا تۆڕە کۆمەڵاتەکانیان کردۆتە سەکۆیەک بۆ چاواشەکردنی خەڵک و شکاندنی یەکتر هەموو شەڕ و تەشیر و چاواشەکاریانەش لە تۆڕە کۆمەڵاتەکان لەسەر بودجەی گشتی بە لەشکرێک کادیری حیزبی بندیوار ئەنجام دەدرێن و سەرڕای قورسکردنی زیاتری باری سەرشانی خەڵک هاوکات فاکتەرێکی سەرەکیشە بۆ قبوڵ نەکردن و ململانێ نێوخۆیەکان و بەردەوامی دام بە پەرتەوازایی و یەکتر قبوڵ نەکردن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.